عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی و پرۆگرامی یاری سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵتان دەبم بۆ گفتوگۆکردن لەسەر تەور و بابەتێکی دیکەی پرۆگرامەکە. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئەمڕۆژ دەست پێکەین، بەڵام پاش ناوبڕێک بەردەوامە بین. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. جارێکتر سڵاوتان لێبێ عزیزانی من. پرۆگرامی ئەمڕۆمان باس لە کار و ئەزموونی کاک هۆلاند دەکەین کە هەم وەک چیرۆکنووسێک هەم وەک دەرهێنەرێک هەمیش وەک ئەکتەرێک زۆر بەمان دەیناسین. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. کاکان زۆر بەخێربێت. زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە منتان بەسەر کردەوە. سپاسی هەمووتان دەکەم. هیوادارم بەرنامەیەکی باش بێت. بەخێربێکی سەر چاوەکانم. پرۆگرامی یاری سلێمانی لە خزمەت هەر کەسێک وەک کەسایەتی کوکەیەوەی بەڕێزە زۆر خۆشحاڵین کە بەڵێمەی. کاکانە پرسیارێکی باڵێن با پرسیارەکەم سەرەتا بۆ دەست پێ بکەم. قانع یعنی چی؟ قانع یعنی ڕازی، یعنی مقنع، یعنی ڕازی کردن. ئەم ناوە کێ بۆی هەڵبژاردووە بزانی؟ ئەمە وەختی خۆی پرسیارێکی زۆر جوانەکە. وەختی خۆی دایکم بە من حامیلە بوو، ماما لە بەکرەجێ بوو هاتەوە سلێمانی، لەوێ یادی قانع بوو لە لای پردەی قلیاسانی ئێستا هەڵە لاپتێن هەڵاسی و کە یادی قانعی شاعیرە ساڵ یادی بوو. بە ساغت و لاپتە ڕەشە چییە؟ ئەزانی خەڵک مردووە. تیوەڵەوە یادی قانع شاعیرە، شاعیری گەورەیە. نوتی وڵی مادەم یادی قانع ئەم ناڵش لە سکمان نارم قانع. ئەو ناوی من دەچێت لە ناوی شاعیرێکەوە ناوی. بەڵێ. زۆر باشە. ناوەکەت بە فیڕۆ نەچووە بە. سپاس دەکەم. هیوادارم. کەسێکی لێ هاتوو سەرکەوتوو. زۆر سپاس. کاک قانع سەرەتای با بڵێن دەستپێکی تۆ وەکو دەرهێنەرێک وەکو چیرۆکنووسێک کەی بوو و چۆن دەستت پێ کرد؟ بەڵێ. وەکو کاری هونەری وەکو ئیشی تەمسیلی مەسەرەتا وەک نووسەر وەک ئەکتەر لە 2001 کە دەستم پێ کرد لەگەڵ نوزا حارسە مخرجێک و نووسەرێکی سەرکەوتوو بوو لە بەرنامەیەکە بە ناوی کەناڵی نۆ بۆ تەلەڤیزیۆنێک کە ئێستا گەرە تەلەڤیزیۆنە بەڵاوانکانە لێوە دەستم پێ کرد. دوای ئەوە لە چەند فیلمیکا بەشداریم کرد وەکو سەیران، بڕیاری مەرگ، وەکو ئەکتەر وا سیناریۆنیست، سیناریستی فیلمەکان. پاشان برانمە ئیخراجکەم. ئەو بوو یەکەم فیلمی خۆم کە ئیخراجم کرد 2012 بە ناوی پەیامی ڕۆحی، فیلمێکی ترسناکە. من لە ژانری ترسناکە ئیشەکەم حەزم لەو هینەیە. پەیامی ڕۆحێکم کە ئیخراج کرد هەستم کرد توانام هەیە لە ئیخراج و لە نووسینی سیناریۆمانە ئەو بوو بەردەوام تا ئەمڕۆ. باشە. بۆچی ستایلێکی خۆف؟ بۆچی ترس؟ خۆی فراغێکە هونەرەکەی هونەری فیلمسازی لە کوردستان هەرچەند بڵێن ئەتوانین بڵێن هونەری فیلمسازی یان ناتوانین بەس هەیە. فراغێکی فیلمی ترسناک هەیە. ترسناک لە کوردستانە ناکرێت یا بە دەگمەن یا من نازانم. بۆیە من ئەو هەنگاوم نا وەکو ئیخراج من دەستکەم بە فیلمی ترسناک. بەڵێ. ئەستی فیلم بەرهەمهێنانی فیلم لە کوردستانە چۆنە بینی بەگشتی؟ بەڵێ. محاولە کراوە. من ئاگادارم پارە سەرف کراوە خەڵک لە تورکیا و لە بەریتانیا و لە ئێرانەوەیان بۆ ئینتاجی فیلم. محاولەکانی جوانە بەس لەو ئاسیان نییە کە تۆ دڵی خۆش بێ. شتی جوان کراوە، شتی کراوە کە پێویستە ببینرێت جێ سەرنجە. بەڵام ئەوە نییە لەگەڵ ئەو پارە زۆریان نییە کە خەرجەکرێت و بەڵام بەرهەمەکان ناتوانن فیستیڤاڵەکانی دنیا ببرن، یعنی سنوورەکان بەزێنن. کاتە لە ئەستێکی قەتیسکراو ماوەتەوە هێشتا پێی تموحی ئێوەی دەرهێنەریان ئێوەی ئەکتەران نییە؟ نییە. بەڵێ. دەبێت چی بکرێ بەوەی کە ینی پێت وایە لە چۆ ڕوویەکۆ زیاتر دەبێت هەوڵ بدرێ بەوەی کە لە ئەستی فلم بەرهەمهێنانی فلم ئێمەش وەکو وڵاتە پێشکەوتووەکان بەرەو پێش بچین؟ ئەبێ خۆی پاچ یا تایە کە دروست کرا یا سفر کە کەشف کرا ئەمە بەشەرەتی پێشخست بۆ مەسلحەت، یانی مەسلحەتی بۆ بەژۆندی. بەڵام بۆ ئیشق هونەرە. ئەگەر خەڵکی کە عشقیان هونەر بێ هونەر بکەن دڵنیا بە ئێمەش وەکو وڵاتانی کە ئیشی جوان دەکەین بەرهەمی جوانمان نەبێ چکات محیتیانە تەنیا عشقێکە تۆ خۆ دەبەخشی بە هونەر، هونەریش بە جوانی جواب تایەتەوە.
ئالەوە یان تۆ بێ کەسانی ئیشکەن کە بەڕاستی عشقی هونەر بن نەک عشقی پارە و خۆیان خۆ دەرخستنەوانە عشقی بۆ هونەر ئیشەکە جوانەکە کەواتە کە قانع لەگەڵەوەدایە کە ئەزممون یاخۆت حەز و خولیا گرنگە لە هەر کارێکدا ئەوەندەی کە ئەکادیمە بوونیش گرنگە ئەکادمی زۆر گرنگە بەڵام بەداخۆی وڵاتەکەمان لەوتی هین لە شەڕ و ئاژاوە و دوژمنمان زۆرە و کێشەمان هەیە لە قەزەی سینەمایە و بەتابەتی خوێندنی سینەما بە تازە گەشەی کردووە ئەگەر هاویش دەست پێ بکەی ئاماتۆر ئیشکەی مبدعبی تواناو هەبێ ئەتوانیشی چاک بەرهەم بێنی ئێستا گەورەترین فیلمی تاریخی مێژوو لە کابرا لە هۆڵی سینەما پێری سینەما بووە یا گەورەترین مخرجی ئێستا کوین تارانتینۆ سیدیا بکرێ هیچ دەرسێکی سینەمایی نەخوێنەوە بەڵام هێسایەکە لە مخرجانی کە شانازی پێوکە هەڵوید بۆیە بەهرە زۆر میمە لە ئیسانا بێ بەهرە لە شعرە لە فیلمسازیە لە تەمسیلە بەهرە پێویستە نەک ئیمکانات و دەرفەت ئیمکانات دەرفەت ناوکە بە هیچ ئەبێ ئیلا بەهرەوە بێ باشە تۆ کاتێکە دەستت بە کاری نواندن کرد لە کورتە فیلمە بەشداریت کرد هیچ دەورەیەکت بینی بوو یان ڕاستەخۆ تەنها لە بەرۆی خۆت حەز و خولیات هەبوو بووی چوویتە ناو بوارەکەوە من دەورەم نەبینی وەڵام بە حکومی کە نۆزە حارەتێکی بوو لەو کەسە مستەقەپانەی کە لە بواری نووسین و هونەری سینەمایە فیلمە بەتواناو وەکو شاگرد لە بەردەستیان براون وەکو براوە بێک و گەورە بووین کاریگەری ئەو زۆر لەسەر من بوو هۆی کرد کە من زۆر بخێنەوە لەسەر سینەما و زۆر فیلمە کلاسیکان ببینم چکە تا فیلمە کلاسیکان نبینی ناتوانانی ببێ فیلمساز تا کادر و زاویەی فیلمە کۆنەکان نبینی ناتوانانی ئەوڕۆ کادر و زاویەکی جوان تەقدیمی بینەرکەی باشە کەواتە گرنگە بۆ ئەکتەرێک کە زیاتر بینەری ئەو فیلمە کلاسیکانە بێت زیاتر لەسەر سینەما بخوێنێتەوە ئەگەر ئەکادیمی نەبوو ئەمە هەڵبەت بۆی کە زیاتر لە بوارەکەی خۆی بچێتە پێشەوە بەڵێ ینی زۆر زەرورە خوێندنەوە زۆر زەرورە بەتایبەتێک خولای هەر شێبی پێشە بێ بخوێنیتەوە لەسەری بۆی سەیتەرەت هەبێ سا من ناڵم کەسێکی زۆر بلیات و بتوانم بەڵام تەنها شتێک لە دنیای خەم نییە ئیشی هونەری بکەم چکە بای ئەوم کردووە کە بتوانم سەیتەرەمە بەسەر ئیشەکە بە شێوەیەکی کەمیش بێ باش کاقانە لە چەند کورتە فیلم بەشداریت کردووە وەکو خۆم لە کورتە فیلمە دووسێ کورتە فیلم ئیشم کردووە ئیشی برادری کە بووە من هاوکاریم کردووە وەکو نواندن وەکو کورتە فیلم من ئیشم لە کورتە فیلمە نەکردووە لە فیلمی درێژا کردووە بەڵام فیلمی ساعاتیە حەوەش فیلم کردووە فیلمەکان هەمووی لە تەلەڤیزیۆنەکان لێدراوە بۆی بۆ بڵم پەیامی ڕۆحەکەیە و سەیرانە و بڕیاری مەرگە و زیاتر ئەو فیلمانن کە پەیامێکیان لە پشتە هۆشیارکردنەوەیان لە پشتە ینی ئەکرێ بڵین ئەو فیلمانن کە هەڵگیری پەیامێکن بۆ کۆمەڵگا بەڵێ سا بۆ نە بڕیاری مەرگ پەیامێکە تونوتیژی بەرامبەر ئافرەتە سەیرانیش هەر ئەوش پەیامی خۆیە کە خەڵکێکن ئەبێ حرمەتی کۆمەڵگە بپارێزن چی لە دەرەوە بێت چی ناو شارە بێت چی لە سەیران ینی خۆی هەموو فیلمێک پەیامێکی جوانی خۆی پێیە ڕاستە ئەو فیلمانش کە ئێمە کردمانە هەدەفمانەوە بۆ کە شتێکی جوان بگەێنین لەگەڵەوەی کە خولای خۆشمان بووە ئیشکەیتە تۆ ئەگە پەیامن نەبێ ئەگە هەدەف نەبێت نابێ ئیشی بکەیت من بۆیە ئیشی سینەماکەم یا ئیشی فیلمەکە من هەدەفم هەیە پەیامم هەیە ئەو پەیامی خۆملان لە چیرۆ خودی سینەکە نەبێ لە خودی زاویە و حەجمەکە بێ لە خودی کادری تەسویرەکە بێ من لە دیکە پاشەکە من دیکە پاشێت زاوی تەسویرە وەکو شعر تەماشاکەم کەواتە فیلم تەنها حێوار نییە خۆشبەختانە بەشەریەت لە چیە پێشکەوت لە سینەما بۆچی یەکەگە لەو سەعاتانەی کە زۆر پێشکەوت لە چاو شەرهونەرەکەی پێشی خۆی هی ئەو کە سینەما کە دەرسی پێکرد کەشف کرا سینەما سامت بوو ناچارانی کە هیچ سینەمایان نەکرد بە تەسویر بیگەێنن پەیامەکەیان یعنی حیوار نەبوو بە حیوار کەریم لەکوێ عارف لەکوێ نا بە تەسویر بیگەێنی بۆیە خۆشبەختانە سینەما بۆ بەلەهێکی لە هونەرە پێشکەوتەکانی کە بەشەر داهێنانی بۆ کردووە باشە وەکو ئەکتەرێک وەکو دەوربینینی تۆ زیاتر چ ستایلێک لەگەڵ تۆ گونجاو بووە یان چ جۆرە ستایلێکە هەڵبژاردووە قسەیەکی زۆر جوانەکە ئەزانیت چۆنە خۆی ئەوەی کە دەورێ بینی ئەبێت پێچوانەی خۆتەوە بێت سەبڕین گەورەترین مجرمەکانی فیلمی عالەم یانە خۆی بڵێن هەمبەکە لە مصر هەبوو یا ئەمریش پوری لە هندستان هەبوو یا لیوانەگرێب لە ئەمریکای هەبوو ئەمەی
لە خودی خۆیان لە کۆمەلگا ئینسانێکی زۆر باش بوون بگرە لە ئەکتەرە باشە سەرەکیەکانیش ئینسانی باشتر بوون بەس پێچوانی خۆیان دەریانە بینی ینی کەسا من لە زۆری فیلمەکانە غایم یعنی دۆری شەڕە بینم باشە بەڵێ کە خۆت کەسێکی لەسەر خۆ هێمنی و هادئی یادارم هەروای بەڕاستی بەڵام دەورەکانت پێچوانەیە کاتە ئەکرێ بڵین ئەو دەورە سەرکەوتوترە کە غەیری با بڵین ئسلوبی هەمیشەی خۆت بێ بەڵێ خۆی ئەگەر بتێ سەم بۆ ئەمە بۆی کە خەڵک بزانێ ئەگەر بتێ بی بە ئەکتەرێکی باسی ئەلپاسۆ بە مەکە ئەلپاسۆ ببینە چکە ئەلپاسۆ لە فیلمێکە لە بەشی سیا لە گەلفازەیە کوڕەکەی ئەمرێ لە باوەشایەتی 4 ثانیە دەمی کاتەوە گری بێەوەی سەوتی هەبێ تۆ بێ تاقە دەبی وازانی یەقیژێنە ینی بڕژە پێستی ئەو ئەکتەرانەوە با بزانین نواندن بکەی نواندن ئەگەر چی کەسانێکن کە بۆیان ئاسانە بەڵام ئەرکێکی قورسە ئەبێ بتوانی ئەو دەورەی خۆت ئەو ئەکتەریی خۆت ئەو ڕۆڵی خۆت بەرجەست دەکەیت باش ئەرکی ئەکتەرێک کاتێک کە لەسەر شانۆیە یەخۆت لە فیلمێکە بەرامبەر بە بینەر چییە؟ وەک ئەکتەر باشین ئەرکی ئەکتەرەوەیە کە هەموو توانای خۆی بخاتە گەڕ واز لە شتەکانی باگراوندی خۆی بێنێ کاچێتە بەر کامێرا یا سەر شانۆ لێ بە تەواوەتی ئەو کەسە بێت کە تەمسیلەکە ئەو کەسەی کە نەبێت کە لە ئەسڵا هەیە ئەم کەسە بێت کە بەردەستەیەکە دوایی سەرکەوتووە بێ دوای خەڵکیش بینەریش شتەکانی بەجوانی وەرەگرن بەس تۆ هەر کەسەبی لە پشت کامێرەوە هەی کات ناتوانین پامەکەی خۆ بەجوانی بگەێنی کاتە بۆ پێت بوترێت کاتێک کە دەورێکت هەبووە ئەو دەورە لەگەڵ تویان نەگونجاوەیان ئەو دەورە زۆر دوورە لە ئوسلوبی ڕۆژانەی تۆوە من درامایەکم کرد دراماکەم سەهاش ژەڵقی تەواو بووە وەکو ئیخراج و سینارۆ من و پشتیوان شیرازی کە عەباس عەشایر مەجموعەی کە بووین بەدای ئەکتەرێکا گەڕین دەوری غاینەکە بینە بە کوردی خۆمان دەوری منفی ببینە دەستم نەکەوت ئێمە پەلەشما بوو من ئیخراجێک نابووە دەورم بینە بەڵام ناچارم خۆم دەورەکەم بینێ دوایی خەڵکێکی زۆر پیاوتم نەکاکە تو نابێت دەوری ببینی تۆ کە ئیخراجەکەی تومان ناتوانێت بەرجەستەکەی حقی شارە چکە مخریج تا بتوانێت تەمسیل نەکە تا بتوانێت تەمسیل نەکە یا وێنەگر نەبێ سامن لە فیلمەکانمە هەم وێنەگرم هەم مخریجم ئەوە باش نییە ئەرکێکی قورستری شەو واد لە یەکە کە دابژبی بەڵە دابەژی دەم خۆش بەڵێ باشە دەرهێنەرێک تاچەند ئەبێت لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگایە بێت یاخود لەگەڵ ئەو ئادابانەدا بێت کە کۆمەڵگا پێی دروستە دەم خۆش خۆی هونەرمەند یا ئەدیب هەمیشە هەنگاوێت لە پێش خەڵکەوە بەهرەکان هەیە ئەو دابوونەریت و ئەدەبێت کە خەڵگێتی ئەو باوەڕێی کە خەڵگێتی هونەر تەماشایەکە وەکو پازڵی چنێ ئەڵێ تۆ ئەمە تەواوە ئەمە پیشانەیەم خەڵکینە ئەمە بکەین باشە ئەمان نەکەین باشە یعنی هونەرمەند هەموو شتەکە هەیە لە کۆمەلگایە بەس هونەرمەند لە پەڵی یەکای چنێ شتە جوانەکانە چنێ عەرزەکە بە بینەر ئەو وەزیفەی هونەرمەندە ئەو وەزیفەی مخریجە کەواتە ئەکرێت پەیامێکی ڕوون لە هەر فیلمێکە لە هەر چیرۆک و هەر نووسینی ئەکتەرێکدا با بڵێن بەرهەمهێنەرێکدا هەبێ بەڵێ خات و زرا من بێ ئەوەی کە خەریکی فیلمسازیم من نووسریشمانی من چیرۆکە نووسم چیرۆکاشم هەمووی بە پەیامە زۆر حەز لە پەیامە بەس من لەگەڵ یەکشتان لە قەزەی فیلمسازیە فیلمساز ئەبێ مبدیع بێ ئەبێ شتی جوانە پیشان بە حتا ئەگەر چیرۆکەی زەعیف بێ حتا ئەگەر سیناری پێ نەبێ ئەبێ قودرەتی ئەوە بێت تۆ بینەری شتێکی جوان ببینی زاویەکی جوان ببینی حەزمێکی جوان ببینی دیمەنێکی جوان ببینی یعنی ئەنجا چیرۆکە بۆ من وایە لە ئەساسا من خودی تەسویر میمە ئەنجا مۆزوعەکەی ناوەکەی پەیامەکەی کە جەلال دەفەرمووی چون ئەگەر بە جوانی شتێک پیشان بم ئەو پەیامەی کە من بە توی ئەڵێم ئەگە غەڵەتیش بێ من کادرزاویی جوانم هەبێ تۆ وەرێگری چون بە جوانی پێش شەشتەکەم خراپەکە ئەگە خوان دەخواستە خراپەکەش بەگوڵ بڵێن هیتلەر شتی ڕاگانی خۆی دروستە کرد خراپیش بوو بەڵام خەڵک وەرێگرت هەموو خەڵک تەئسیرێ بووە خەڵک کاتە بێ هەر بەرهەمێک تەئسیرێکی هەبێ لەسەر حەیەتی بەڵێ
باشە بەرهەمێنانی فیلم لە ئێستا بۆ با بڵێن پێشتر چی فەرقە؟ بەرەو پێش چووە؟ خۆی هەموو شتێک ڕوحەیە، فیلمیش ڕوحەیە. هیوادارم ئەو ڕوحی خۆی لەدەست نایێت. تا ساڵەکانی هەشتاش سینەمای عالم ڕوحیە بوو. هیوادارم ئەو ڕوحی نەبێ بە سمعەتی، نەبێ بە کۆمپیوتەر. چونکە دنیا پێشکەوتووە، سینەما پێشکەوتووە. فیلمێکەکەن لە ژوورێکی وایە ئەتوانن بیکەن، تەقینەوەی تابێ، شەڕی تابێ، کوشتنی تابێ، خەسخانەی تابێ، هەر لە ژوورێکی وایە چونکە تەکنۆلۆژیا ئەوە پێشکەوتووە. بەڵام ئەو ڕوحی قەزەکە کوژێ. ئەگە تۆ نەچی بۆ تەسویر بۆ لادیەک سێ شەو نەمێنیتەوە، لەوێ سرماوە نەبێ، گەرماوە نەبێ، بێتاقەت نەبێ، هیلاک نەبی، ئەو فیلمە تاموچێ ژینێ ڕوحی نییە. من لە ژوورێکی داش بەسە کوسێک ئایتخوا لا ئەو دنیا وای لاتووە بەداخەوە. هیوادارم ڕوحی سینەما نەمرێت. باش کاقانە بەوە دەناسرێت کە زۆر عاشقی فیلمە هەندیەکانە، ئەکتەرە هەندیەکانە. هۆکاری ئەمە چییە؟ ینی بۆچی ئەوەندە هۆگری ئەوانی؟ من گاندیم خۆشە، کورد نییە. ئەفلاتونم خۆشەوە، کورد نییە. ڕاستە. جیبارەشم خۆشە. ینی ئەمە من لە سینەمای هەندا بە مناڵی کەسێکم بی نای ئەمیتایە، ئەمیتاب باباجان، زۆر معجبی کەسایەتی بووم. یعنی من ئەوە معجبی ئەمیتاب ئێستا هەندی ئەزانم. یعنی ئەمیتاب خودی خۆی من لەگەڵ خودی چیرۆکانانی فیلمەکان هەموو یادگاریە و هەمووشی جوانە. سینەمای هەند ئەکتەری جوانی تایە، فیلمی جوانی تایەمانە. بەس من تەرکیزم لەسەر ئەمیتا خۆیەتی وەکو خۆی کە تەمسیلەکە لانە لە دەریشە وانە بێ، لە دەرەوە کەسێکی تون و تیژ بێ، من نازانم. بەس وەکو ئەکتەر زۆر جوان نوان دەکات کە ئەگری لێ جوانە، کە پێکەن لێ جوانە، کە تووڕابێ لێ جوان بێ. یعنی ئەکتەر ئەوەیە، ئالپاشنۆ ئەوەیە، ڕەبەدیرۆ ئەوەیە. یعنی ئەبێ شتەکانی لێ بێ، ئەبێ بەهرەکەی تیا بێ، بۆیە بەرجەستا بن و من خۆشمەون و هەزارای وەکو منیش عاشقی ئەمیتا یا ئالپاشنۆ. ڕاستە. لە کوردستان چ ئەکتەرێک لە لای تۆ تایبەتە کە ئەوە دەورەکەیت پێ جوان بێت؟ ینی بەڕای تۆ وەک ئەکتەرێک یان وەکو دەرهێنەرێک بڵێ ئەو ئەکتەرە بە تەواوەتی دەورەکەی خۆی بەرجەستە ئاکات؟ ئێمە ئەکتەری باشمان زۆرە، خەڵکی بەتەنامان زۆرە. ئەوانەی کە هیچ معجم بە تەمسیلی ئەتەکێتی لە تەمسیلە عومەر دڵپاکە. یعنی کە عومەر کەسێکی زۆر بەتانایە و زۆر ئەتێکێکی جوانی هەیە و فیگەرێکی زۆر نورانیە بۆ هونەر. باش لەگەڵ شعرها بینت چۆنە؟ ئەنووسم جارجارە شعر ئەنووسم، بەس بەعزێکەڵ شعر و بەعزێکەڵ شعر نییە. بۆ زیاتر لە ئەوەی کە لە ناخی خۆتا هەیە ئێخەیتە سەر کاغەزێک وەکو شعر یان خیاڵی خۆمە؟ خیاڵی خۆتە؟ خیاڵی خۆمە و دای ڕێژم. ئەتە تۆ تومەکردووە لە قاڵبی شعرێکە ئەگونجێت ماشای لە قاڵبی شعرێکا دەرچووە. هیچ هەیە ئێستا ئامادە بێ پێشکەشمان بکەیت؟ لەبین لەسەرەوەی چی بووی پێشوتم ویستم بێڵێ بۆمان بیرم نایە، ینی نازانم ئامادەشم کردبوو بەس بیرم نایە چەندەکەم. بەس شعرێکم هەیە لە ئاڵۆزە تاڵی ژیانم، کار لە بازومان نەماوە، عەقڵش گەرچی هەوڵ دەدات بەڵام کاتم هیچ نەماوە، پەنا بۆچی دنیا بەرم هەمووی ڕەشە لەبەر چاوم، گەرچی نەگەشتم بە پوچی بەڵام ناومێت کراوم. جوانە. دەستخۆشەوەی خۆتە؟ بەڵێ دەستە خۆش بێت. زۆر جوانە. ئەوە ساڵی 94 نووسی ماڵم. 94 بەڵێ. من تازەکەم لە بیر نییە. تازەکانە لە بیر نییە. هەرچەند حەزم ئەگەر بیری بکەیتەوە بۆی بۆمان بڵێ بەسقەی ناکە. کاکەخانە بەنیازنی لە داهاتووە بەشداری فیلمێکی کە فیلمێکی سینەمایی گەورە بێت؟ من سیناریۆم هەیە بۆ سینەما، بۆ فیلمی سینەمایی تەقدیمم کردووە لاانێ بکریان نەکرێت. هیواتمە من حەزم ئەم سیستەمێک کە هەیە لە کوردستانە کە سیستەمێکی باشە و من ئاگادارم باخێناوە بە هونەر، لاانێ هونەر ئینتاج نەکراوێت بە جوان، بەڵام بەڕاستی بارە خەرج کراوە و من ئاگادارم. بەڵام هیوادارم دەرفەت تێبن، یەک دەرفەت بن بە یەک فیلم درێژ کە من بتوانم،
چکا کردومە من فیلمی درێژم کردو سارەی خۆم بۆ پرۆشتووە لە شوێنی کەشە باسم کردووە فیلمێکی باشیشە یەکێک لە فیلمە ترسناکەکان بەڵام هیچ نەتیجەیەکی نەبوو فیلمەکە ماوەتە لەسەر دەستم لەگەڵ کاک پشتیوانە لە مەخرەشە عەباس عەشایەر و کاک جەمال محەممەد ئامینی عەزیزە فیلمێکم کردووە کورتە فیلمێکە 25 دقەیە سیناریۆی کاک جەمالە کاک شەق جەمالە ئەو دەوری تیابینێ کاک عەباس دەوری تیابینێ فیلمێکی باشە بەس ئەوە جیایە تۆ فیلمێکی درێژکەی پارەی خاڵی بۆ سەر بکەن چکە بەڕاستی هیوادارم مەکێک بتوانێت دەستمان بگرێت ئیشەڵڵا با پێکەوە بینەری راپۆرتێک بین لەسەر چەند کارێکی خۆت دواتر بەردەوام بینە گفتوگۆکە تمام مصانيان بولين كمال تامبينا ياسين فوق دستوا حجاري كنما نانا بيشوا تماشا بینی مشنی تو کم هیچ نه هیچ ما دام ذلك هذا نقصون تعليم لنا راشتا إذا كوني باجمون حساب وشي أتقولك بقول سيجا دزناك أنا علاج بۆ نووسیوە توانی بەکاری بێنێ ئێستاش دەتوانی ببیت بۆ ماڵەوە دايكا هو نصح دايكا صلصة لبري أنا جاي خون برشيمان نبو متوالي قبل ويك وش شري يقول لك نفس الشيء يبتشو انك هذه لغه تدري بشو قبل بشري يبتشو شيء ولا بده جرب من بيموت بريال ما توفتي عليك لا
من یاسین نیم جوان ڕۆم مامۆستا جوان ڕۆ چاوەڕوانی تۆمانە وامە نەزانی نایت خەریک مامۆستا دەمێکە حەزم لە مامۆستا نییە مامۆستا هیچ ئەرێک نییە توالەتی خزمەتی ناڵەکانی ئاوایی ئەەکەیت بەڕاستی شیرینە چی شیرینە مامۆستا مەبەست چییە؟ مەبەستم چاکەیە حەز ئەەکەم لە نێزگۆ بیناسم عادەتیش هەر وایە سبەی زۆر سەلای منی پێ بگێنەوە بەڵێ باوکم حەزەکە لە خزمەت یابی چاوەڕێیان بکەم بڵێ کە ئەمە تۆ نیت وەرە لەگەڵ من خۆشبەختی یەکەم تۆ خۆشبەختم ناکەیت تۆ داشتی کەوارە کوشت من کوشتم سابیژەر من کوشتم مامۆستا جوان ڕۆ باوکیشم کوشت تۆ حەیوانی تۆ دڕندەیت کاکقانە ئەگەر چی با بڵین زەمانێکە لە ناو بوارەکە کار دەکەیت بەڵام حەز و خولیای تۆ لە ئێستەدا تا چ ئاستێکە بۆ هوەر هوەر چکە فیزیکی نییە خەیاڵی ڕۆحیە حتا ژی هەر لەگەڵتایە هەر لەگەڵتایە هوەر تازە لە کۆڵمان نابێتەوە ینی بەش لە کۆڵی هوەر ناوێنەوە تا هوەرمە حەز و خولیا هەرمێنێت پیریش بین کە لەمە لەمەش پێتی بین هەر هیوادارین کە بڵین بەیانی فیلمە بکەیت بەیانی کارێکی هوەری بکەیت بەڕاستی هوەر پیرۆزە بەڕاستی شایستەیە بەڕێز بیگری بەڕێز تەماشایکەی بەڕێز ئیشی تیا بکەیت هەرەوەکی نەبێت ڕاستە بە دڵنیایی وایە جا ئێستا یەکێک لە هاوڕێ نزیکەکانت لێرەیە پێمان خۆشە بێتە ستۆدیۆ بۆی کە پێکەوە گفتوگۆکە بەردەوام بکەین ڕەنگە بزانی کێ چکە هاوڕێیەکی نزیکی خۆتە و لە هوەری شەو لێت نزیکە کاک جەمالە نا پشتیوان شیرازیە نا کە عەباس بەخێر بێت فەرموو بەخێرێک کاکە باس سەرچاوەکانم باشی بەخێر بێی سەرچاو ئێوە باشن بەخێر بێی سەرچاوەکانم ئێوە باشن کاکە باس سپاس بن سلام سەرچاوم هاتن خۆشحاڵم کامڕۆ لەگەڵمانی کە خاڵت بۆی چوو باش بوو خۆشەویستە بەڕاستی لە زۆربەی کارەکانە هاوکارمە زۆر باشە ینی من چوون بۆ وڵاتیان لەگەڵ ما بۆ دوو شەو سێ شەو چوون بۆ هەولێر بۆ تەفسیری بەم ئاخری فیلمەمان کە لە کاک شێخ جەمالە ئەم عەزێداوم هاتووە و زۆر ڕەفیقەتیشی خۆشە ینی بڵین کەسێکە پیا خۆش پێ تێکڵای خەڵکی کات چکە ئەبێ بە شانازی بۆ من سلام سپاس دۆری خۆتان خۆشحاڵم کەوە بەڕاستی دوو هاوڕێ پێکەوە بینم من خۆشحاڵە بم چکە زۆر خۆشە تۆ کە هاوڕێیەکت هەبێ ئاوالی نزیک بی ئاوا بتوانانی لە کارەکانتدا هاوکارت بێت چیت هەیە بۆ کاکقانە کاقانە پیاوێکی جوانە پیاوێکی نەرمونیانە هەم لە ڕووی ڕەفاقات و هەم لە ڕووی ئیشکردنی شەو ئیشکردن خۆش لەگەڵ کاکقانە ئەستایلێکی جوانی هەیە بە عەسابێکی ساردەوەی و دایمە تەرجیعت دەکات یعنی تەرجیعەکات بۆ ئەوەی کە بەردەوام بیت هاوڕێتی زۆر خۆشە لەگەڵ تر هیچ کات هەوڵ نەداوە لە کارەکانە پێکەوە دەرکەون وەکو نواندن لەگەڵ وەڵا ئیشمان کردو بێکەوە دەریش کەوتوین ئیشمان هەیە لە ئایندە شایشی تریشمان پرۆژێکترمان هەیە بەڵێ زۆر باشە چەند ساڵەیەگە ناسن لە ڕەفاقەتتان نەگەڕێتەوە بۆ چەند ساڵ وەڵاهی من پێش ئەوەی خۆی بناسم کاگنەوزات حارس خوا لێ خۆش بێ خوا لێ خۆش بێ جگا بەهەش بێ ڕەفیقی ئەو بووم لە ساڵی هەشتاکانە ئەم ناسی لاشتا و
پێم جوازم تعاڕفم لەگەڵ کاک نەوزادا بوو کاک نەوزاد وەفاتی کرد ئیتر ڕۆژێک دانیشتین پرسیار کەوتە بینمان و ئەمانە ئامۆزای کاک نەوزاد دەرچوو لە خۆشەویستی نەوزادەوە خۆشەویستیم بۆ ئەمیشە بوو بەرە ئیتر لەوە هاوڕێتیمان پەرەیسەن و لە فکرەشەوە نزیک بووین لە یەکەوە یعنی ئەو چ شتێکی تەرحە کرد زۆر بەلامۆ جوان بوو بە بیرمە جارێکیان چیرۆکێکم نووسی چیرۆکی شۆڕشەکەی قالە سوور چیرۆکێکی خەیاڵیین بۆ ئەمانە هێشتا هەر لە دەستنووسا بووم ڕۆژێک لە چایخانە بۆم جێڕای چایخانەی شعب بوو حەسا سەر پێوتی خاتی خوا شتێکی زۆر جوانە تم چۆن جوانە هێشتا هەر لە دەستویش تەواو نەکردوەمان وڵای ئەم ستایلە زۆر یعنی تیشتێکی زۆر جوانە کردووە بە قوربانم بەشەکەی دی تاوق یعنی ئەوەنی تەژیع کردم ئەمنەی ترە گەرم بووم لەسەر چیرۆکە چیرۆکەم کرد بە چیرۆک یعنی تەژیعکردن زۆر شتی بەتابەت لەلایەن هاوڕێیەکی خۆتەوە ئاوا تەژیع بکرێت کە خۆشی نووسەرە بەڵێ ئەمە کەسێکی سەرجادە نییە بەڵێ خۆشی لە هینەکە لە مەجالەکە ئیشەکە خۆشی نووسەرە خۆشینە یعنی ئەو تەژیعەکە معنای وا هەیە معنای هەدەفی پێکاوە خۆ ئەمە نییە بۆ کەسێکی سەرجادەی نەزانێت لەو هونەر هەرڵێ دەست خۆش بێ سەرکەوتوبی بەڵام ئەم یەکسەر وتی من زۆر بەمە وتیم چەند ساڵە چیرۆکە خوێنمەوە ئەمەم ئەوێت دیتی ئەمەمێ حەزەکەم نووسەر بگا بەمە زۆری پێخۆش زۆر جوانە کاتێککە هاوڕێکت تەرجیعت کات بەوەی کە تۆ باشتر ببیت بەرەو باشتری بڕۆی نەک بڵێت نا ئەو کارە جوان نیە ئەوات لێ بکات پەشیمان بیتەوە دواوە ئەو هاوڕێی باشەیە بەڵێ وەڵای سواز بخوانی پێم خۆشە کە ئێوە بۆ شێوەیانی هاوکاری یەکەن زمانو کاک ئەواز زۆر بەیەکەوە متفقین من چیرۆکێک نووسی لە پڵایش بۆ لە ڕۆژنامەشتی بەس بەناوی ئەوە هەویش چیرۆکێک نووسێ بەناویمەوە یعنی دوو چیرۆکمانە ئەو بۆ منی نووسی بە هەڵە ڕۆیە بەڕاستی ژیانیم کرد بە چیرۆکێک بەعدێ لە ژیانی بڵاو کردەوە چکا ئیشەی کرد بوو تۆزە گلەی لە ئیشەکە بووم لە کردم بە چیرۆکێ بۆی باشە ئەوش دوایی ڕۆی چیرۆکێک نووسی چیرۆکی قەرەوەی کردەوە کاقانعەت گرتم لەسەر گومەزی مەزاری مزگەوتی گەورە مەگەر هاتی لەگەڵ کۆترەشینەکان لەبێم وتم هیچ شوێنێک نییە تیا بژین شوێنی ئەم کۆترانە سنووری نییە وەرە ئازادی لەسەر یعنی چیرۆکەکە ئاوا بوو دام لە کاقانعەت کردم و وەرە دەرەوە لە هەنەشت وەرە سەر ئەم گومەزی مزگەوتی گەورەی بۆ خۆمان لێرە دانیشین چیرۆکەکە شتێکی ئاوە میسکاتانە وەک باسی ئەەکەیت هەرچەند من نەمخێندۆتەوە بەڕاستی بەڵام ئۆکۆ باسی ئەەکەی شتێکی زۆر جوانە سەرکەوتوو بن ستایلی هادئی و ینی جوڵەشتان کەمێک لە یەک نزیکە ئێوەیە زۆر پێکەوە هون ئێمە لێگەچین ئێمە لێگەچین بە قیافانە ئەمە نامن لەو گەورەترم لە باڵای ئەو لە من بەرزترە بەڵام لە فکر و بۆچوونە لێک ئەوە تەواو خۆی مهمەوەی لە فکر و بۆچوونە لێک نزیک بن کەسێکی مێرەبانە کەسێکی بەڕێ زۆر سەرکەوتوو بوون زۆر خۆشحاڵ بکەم ڕۆی لە پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵ مابوون گەورەتان کردین ئێوە خۆتان گەورن بێگومان کە زۆر خۆشحاڵ بووم کام ڕۆ لەگەڵ مابوون هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم لە پلە و پایە و لە مەسەبێکی گەورە و باشترابتان بینم پشت بەخوای گەورە سپاس بۆ جناوێ بۆ تەلەڤیزیۆن جوانەکەتان دەستان خۆش بێ بینەرانی ئازیزی ئێوارەی سلێمانی و کەناڵی سلێمانی تا پرۆگرامێکی تر با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێتان شاد دەبمەوە شاد و بەختەوەر بن.
بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفیسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.